قسە و باسەکەم لەسەریکە باسکردە لە ساڵڕۆژی لە سێدارەدانی یەکێک لە شەهیدە ئازا و قارەمانەکان کە ئەویش مەجید کەریم کە ناسراوە بە خاندی ئەم ئێوارەیە کتێبێک دەربارەی ژیان و بەرهەمە ئەدەبیەکانی بڵاوکرایەوە دیارە لە ساڵڕۆژی ئەم شەهیدانە و لە ساڵڕۆژی شەهید بوونیانە ئەمان نەکچەند هاوەکو شۆڕژگە ڕێکوک و شۆڕستوارێک لە خزمەت نەتەوەی کورد و پاراستنی زمانی کوردی پێشمەرگایەتیان کردووە ڕوبەڕووی ڕژێمێکی داگیرکەربوونەتەوە لە پاڵەمەشە خاوەنی چەندین نووسین و بابەتی بە پێز و شعری جوانن کە لە ڕابردووان نووسیویان و بەشێک لەو وتار و لەو بابەتانە کۆکراونەتەوە یاخود بەشێکی ڕەنگە فەوتا بێتن یان بەشێکی لە زیندانە تاریکەکانە نووسراوە کە باسکردنە لە ئازادی و خۆشویستنی نیشتیمان و هەر بابەتێکی تر کە ئەوان کاریان لەسەر کردێت تەنانەت بە ئەشک و ئەوینداریشەوە کە شعریان بۆ نووسیبیان وتارێکیان بڵاوکراوەیشان هەبێت ئەمانە بەشێکی ئەگەر وەکو دەستنووسما بێتەوە لەلایەن خێزانێکی هەڵگیراوە دوجار لە دوتوی بەرهەمێکا بڵاوکرێتەوە یان بەشێکی زۆری فەوتا بێت و لە نەمان بێت یان لە هەر بارودۆخێکا بێت یاچوو بێت ئەکرێ کۆ بکرێتەوە یاخود ئەوانەی کە هەبن و کۆکرابێتنەوە باشتر لە دوتوی کتێبەکە بڵاو بکرێتەوە. ڕۆژی چواری حوتی 2021 هاوکات لەگەڵ ساڕۆژی لە سێدارەدانی شەهید خاندی لە مەراسیمێکدا لە باخچەی تۆڕی ناوەندی ڕۆشنگەری چاودێر کاتژمێر 5:30 ئێوارە کتێبی ژیان و بەرهەمە ئەدەبیەکانی مەجید کەریم ناسرا و بە خاندی بڵاوکرایەوە. هەلو مەراسیمەدا چەند بابەتێک لەبارەی شەهید خاندی لەلایەن ڕێبوار حەمەد تۆفیقەوە ئامادەکاری کتێبەکەی بۆ کراوە و فواد مەجید میسری مامۆستا حسێن ئەتاقەرە داخی ماوسە جعفەر پێشکەش دەکرێن. کتێبی ژیان و بەرهەمە ئەدەبیەکانی مەجید کەریم ناسرا و بە خاندی لەلایەن ڕێبوار حەمەد تۆفیقەوە ئامادەکراوە مامۆستا جعفەر برای شەهید خاندی پێشەکی بۆ نووسیوە. مەجید کەریم ئەحمەد ناسرا و بە خاندی لە ساڵی 1940 لە پەیرۆزخانە دایک بووە. کۆتایی مانگی کانونی 1970 بەهۆی ئەندامبوونیان لە ناو کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان لەگەڵ شەهیدان سیروان حەسەن نوێی سیباک، یوسف حسێن و یونس عەلی حسێن دەستگیرەکرێن و دوای دادگایەکی ڕووکەشانە ڕۆژی 4 حوتی 1970 لە سێدارادرێن.